ئەوانەی لاوانی یانە پلە نایبەکان کە کێشەیەکە بەوەی کێشەیەش نەبوو بە کێشەیەکیوە ئەو بوو بە بۆنەی ئەوەی کەەوە یانەکانی شاری کەرکک بەژاری خولەکە ناکەن بوو بە دوو گروپ یەکیان بوو بە 5 یەکیان بوو بە 8 ئێمە هەوڵمانە کە کردمان بە ناوچەیی لەولا دوو فرقەسەرکەوێت سێ فرقەسەرکەوێت لەم لادوان یعنی ئەوە ڕێکوبێ کرا و خولی لاوانی یانە پلە نایبەکان ڕوا بەڕێەوە دوای ئەوش کۆبوونەوەمانە بوو لەسەر خولی پلەیەکەکان خولی پلەکانیش کۆمەڵی قسە و پێشنیاروشتی تیا بوو ئەوەشمانین کردکەوە خولی پلەکانی ژەڕا بەڕێەوە هاتی نەسەر خولی پلە نایبەکان خۆتان نەزان پلە نایبەکان لەمیان گرنگترە پلە نایبەکانی شات ئەسەرەوەی کەەوە کۆمەڵە گیانە گرفتی ئەوەی هەبوو کە کات و شوێنی بیتێ کۆمەڵێکیش گرفتیەوە بوو کە ئەمە جەوی وەرزش نییە ئێمە هاتی نەسەرەوە قەنەعەتە بە تێغڕای دەنگ بڕیارەنا لە 22یەکە خولی پلەیەکی پلە نایبەکان کرێتەوە و دیار بوو سێ نادی بڕیاریان نابوو کە یەکەم خولەکە دوا بخرێت دووەمیش ئەگەر وابێ بەشداری نەکەن ئێمە هەفتەیەکمان نایە بۆ سەیانەیە ڕۆژی شەممە قورعاکەین و خولەکە بن بڕێەوە لەبەرەوەی یانی وەشی سیروانی نوێ ساڵانی پێشوو کۆمەڵێک پارەی زۆری سەرف کردووە لە بۆندی یاریزانەکانە و باری دارایانەکە بەرەو دابەزین ڕۆیشتووە و حکوومەتی هەرێمی کوردستان ساڵانە کە بودجەی بۆ یانەکان دابیر کردبوو ئەو بودجەیەش نەماوە لەبەرەو هۆکارانە و هۆکاریشکەی کەوەی کە تیپ دروستکردن کاتی ئەوێ یعنی مانگێکی تاکە و تیپە کۆ بێتەوە ڕاهێنەرە زانێت چ شوێنێکی پێویستە لە ناوەند پێویستێتی لە دواوە پێویستی لە هێرشبردن بەسێتی مانگێکێ و دوو مانگیش معلومی جەنابتانە تیپی تۆپی پێ خۆ ئامادەکردنیوێ ئەو ماوەیە زۆر کەمە بۆ یانی وەرشی سیروانی نوێ و باری دارایی زۆر دابەزیوە لەبەرەوەی ئێستا ناتوانێت ئەو بڕەپارێ دابین کاوە ئەڕۆینەوە بۆ یانە ئەگەر یانە لەم هەفتەیە توانی پارە دابین کا بۆ تیپەکە و تیپەکە بەشدار بێ بەشدارە بین بە خۆشحاڵیە و